ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 کاتژمێر حوتی تەواوە لە پرۆگرامی ڕۆژ باش دەستەکەینەوە بە پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانمان کە کۆمەڵە بڕگە و بابەتی تەواو جیاوازمان بۆ ئامادەکردوون کە بۆ هیوایەنجی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و جگە لەوەش ئێمە باز لەواکەین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی قەدەغی هاتوچۆیە بۆ هیواین کە هەمیشە پارێزراو بن لە ماڵەکانی خۆتانەوە لە هەر شوێنێک بن کە بمێننەوە بۆ پاراستنی گیانی خۆتان و ئازیزانتان هەڵبات بە جێبەجێکردنی ڕەنمایە تەندروستیەکان جا بە خۆپارێزی بێت و دواتر بە هەموو خێزانەکە و کۆمەڵگاشمان پارێزراو بێ بۆ هیوای سلااو هاژەکان بەڵێ هەروەک هەژە باسی لێوە کرد ئەمڕۆ یەکەم ڕۆژی قەدەغی هاتوچۆیە هەروەک مانگێک لەمەوە پێشیان ئەم کاتێ لەم کاتۆی کە کۆرۆنا بڵاو بۆتەوە هەرێمی کوردستان لە هەموو جیهانیشا دەنگەوەی دایەوە کە بە باشترین شێواز ڕێکارەکانی تەندروستی گرتوتە بەر و خەڵکەکەی زۆر پابندن بە ڕێنمایەکانی تەندروستی هیوادارین کە ئەم کاتێش کە نازانین تاکەیە ئەم قەدەغی هاتوچۆ بەڵام کۆتایی پێدێت هیچ شتێک نییە کە کۆتایی پێنێت هەروەک چۆن ئێوە یارمەتی دەربوون کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر تەشەنەکە بڵاو نەبێتەوە بە هەمان شێوەش دووبارە هەوڵی ئەوە بدەین کە ڕێکارەکانی تەندروستیەوە ڕێنمایەکانی تەندروستی پابند بین پێوە پابند بین بە قەدەغی هاتوچۆ بۆی کە هەمومان لە نیشتیمانێکی سەلامەتدا بژین. ئەمڕۆ زۆر باس و بابەت و بڕگەمانە بێت یەکێک لە بڕگەکانمان یا تەوەری سەرەکی پرۆگرام ئەمڕۆ باس لە خانمێک دەکەین کە ئەو خانمە دەیەوێت لە ڕێگای هەندێک کارەوە وەکو دیزاین یان وەکو چەند کارێکی ناوەزە و جیاواز کورد بە هەموو جیهان بناسەنێ هەروەک پێشتریش هەستا بە دروستکردن و دیزایانی عەبایەک کە بۆ پاپای ڤاتیکانی برد بەڵام ئێستا شانازخان بە شێوازێکی دیکە کارێکی دیکە ئەنجام ئەدات ئەویش بۆ ناساندنی کوردە بە هەموو جیهان بە پێچەوانەوەیە هاژە هەموو جار نۆبڵ خەڵاتەدا بە خەڵک بەڵام ئەم جارە شانازخان وەکو ئافرەتێکی کورد زاری خۆی بە باسی مەکە بەڵام ئەو بە وردەکاریەکەی باسیەکەی کە چی ئەکات ئەم بە پێچەوانەوە نۆبڵ خەڵات ئەکات بەڵام ئەچینە ناو بابەتەکەەوە ئەو کات ئەزانی کە چۆن و بە چ شێوازێک بەتەمای ئەم کارە بکات زۆر باشە سەرەتاش بەردەست پێ کورتی هەواڵەکان. 35 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە ئەنجامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا لە 24 کاتژمێردا 16 کەس لە سلێمانی و 12 دیکەش لە گەرمیان تووشی کۆرۆنا بوون. ئاماژەی بەوەش کردووە 6 حاڵەتی نوێ توشبوون بە کۆرۆنا لە دوهۆک و یەک حاڵەتی دیکە لە هەولێر تۆمارکراون. وەزارەتی تەندروستی ڕاشیگەاند زۆرینەی توشبوانی نوێی کۆرۆنا بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی پێشودا هەبووە. ساڵح گەدۆ سەرکردا لە هاوپەیمانی نیشتیمانی کورد لە سووریا بە کوردستان 24 ڕاگەاند قۆناغی یەکەمی دانوستاندن لە نێوان پەیەدە و ئەنە کەسە سەرکەوتوو بووە. ڕایشیگەاند لە قۆناغی دووەمی دانوستاندەکاندا لایەنەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان بەشداری گفتوگۆکان دەکەن. جەختیشی کردەوە پێویستە هەموو پارت و لایەنەکان بەشداری گفتوگۆکان بکەن. 429 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 10 کەسی دیکەش گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری توشبوانی کۆرۆنای بڵاو کردەوە و ڕایگەاند لە 24 کاتژمێردا 429 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و 10 توشبووی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستا و هەروەها دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی 19 توشبووی دیکەی کۆرۆناش چاک بوونەتەوە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق ژمارەی توشبوانی کۆرۆنا گەیشتۆتە 6878 کەس و لەو ژمارەیەش 1275 توشبوو چاک بوونەتەوە. و وەزیری تەندروستی عێراق هۆکاری بەرزبوونەوەی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە وڵاتەکەی ئاشکرا دەکات. حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند هۆکاری بەرزبوونەوەی ژمارەی توشبوانی کۆرۆنا بە پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان و هەروەها گەڕانەوەی بەشێک لە هاوڵاتیان لە دەرەوەی وڵات بەندە. وەزیری تەندروستی عێراق ڕوونیشی کردەوە گەڕانەوەی زیاتر لە 15,000 کەس بەهۆی ئەوەی کە تووشی کۆرۆنا بوونە بە تەواوی هەموو پارێزگاکان وای کردووەکە بگوازرێتەوە بۆیان.
سەرۆکی ئەمریکا داوا دەکات ئەوانەی لە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان تێوەگلاون بە 10 ساڵ زیندانیکردن سزایان بدەن. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە حاکمی ویلایەتەکان دەکات ئەو کەسانی لە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکاندا دەستگیر کراون بە 10 ساڵ زیندانیکردن سزا بدەن. هەروەها ترامپ داوا لە حاکمی ویلایەتەکان دەکات خۆپیشاندانەکان بێدەنگ بکەن و ئەگەر پێویستی کرد دەتوانن سوپا بەهێزەکان بەکاربهێنن. لەلایەکی دیکەوە بەهۆی خۆپیشاندان و ناڕەزایەتی قەدەغەی هاتوچۆ لە نیویۆرک ڕاگەیەنرا. کورتەیەک لە هاوڵەکانتان پێشکەشکرا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. پارێزەرێکی سلێمانی زیاتر لە ساڵێکە بە خۆبەخشانە دەستی بە لێکۆڵینەوەی ورد کردووە لەبارەی گۆڕستانێکی بێناونیشان کە سەرجەمی ئەوانەی نێژراون هەریەکەیان بە جۆرێک گیانیان لەدەستداوە ئەو بە دوای هۆکارەکەی ئەگەڕێ بە ئامانجیەوەی کەیسەکان لە نێو دادگاکان زیندوو بکاتەوە و ئەو کەسانی کە بە ناحەق گیانیان لەدەستداوە ئەنجام یاخود ئەو کەسانی کە ئەنجامیان ناوە و ئەو کەسانیان کوشتووە سزا وەرگرن. گۆڕستانێکی بێنازە و جیاوازە لە گۆڕستانەکانی دیکە. کێلی هەموو گۆڕەکان لە برینا و ژمارەیان بۆ دانراوە. ڕۆژگار وەک تاکە پارێزەرێکی خۆبەخش بە دوای هۆکاری پشتگیان لە دەستدانەکانیان دەگەڕێ. زانیاری باشی لەسەر مردووە بێناسنامەکان کۆ کردوتەوە. ئەو دەیەوێت کەیسەکان بە زانیاری نوێەوە لە دادگاکان زیندوو بکاتەوە تا چیدی حاڵەتەکان ڕوو لە هەڵکشان نەکەن. کۆمەڵێک گۆڕن زیاترینی بڵین بێ ناسنامەن نەک بێ ناسنامە بڵین کەسوکار خۆیان ناکا بە ساحێبی بەعام هەمووی تایە ناتوانین بڵین لە سەیاسەت هەمووی کامل ئافرەتە یا هەر پیاوە یا هەر مناڵە بە کاملی هەمووی تایە. ژمارەی گۆڕەکان زیاترە لە 3000 گۆڕی بێناونیشان و هەریەکەیان بە جۆرێک گیانی لەدەستداوە. عوسمان بە خۆبەخشانە زۆرینیانی بە دەستەکانی خۆی ناشتووە. کاکە عوسمان ئەو ئەگەر تەرمێک بدۆزرێتەوانێت چیرۆکی سەرەتایی گیان لە دەستدانی هەندێکیانی بیرماوە. هەچ کاتێکە خاوەنی پیا بێت تۆبی عادلێ مەسەرەن ئەوە قابلەکەی بۆ ڕۆژگاری دەگەڕێتەوە و ئەویش بە وردی گوێی بۆ شل کردووە و پرسیار لەسەر پرسیاری ئاراستە دەکا. وتا ئێستا ڕێکەوتووە لە مەیتخانەکانە بۆ نمونە کە 6 مانگە ما بێتنەوانێ و کەسێک هاتی بێ سۆراخێکی کردبێتن تا ئێستا شتی وا ڕێکەوتێت لە تۆبی عادلی ئەو زانیاریانە وەرگرم و داواکاری گشتی لێ ئاگادار بکەمەوانێ بۆ ئەی بکەی بە حەقی عام چکە حەقی عامی تایە بەڕاستی لەبەرەوە ئەمەی ئەو کەیسانە تا ڕادەیەک زین و کەمەوانە و بەڕاستی ئامانجیشم ئەوەیە کە بە خەڵک بڵین گۆڕێکی ئاوا هەیە ئەمە حاڵ و مەسەلەکانیانە تا ڕادەیەک خەڵک هۆشیار بێتەوانێ لەو کەیسانی کە هەیە. هەرێک لەوانەی گیانیان لە دەستداوە و نێژراون چیرۆکێکی دوور و درێژیان لە پشتا. ڕۆژگار بەشێک لە کەیسەکان دەباتە نێو دادگای سلێمانی و داواکاری گشتی لێ ئاگدار دەکاتەوە. ئامانجێتی چی دیکە هیچ مردوویەکی بێناونیشان لە نێو ئەو گۆڕستانە نەنێژرێت. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ هەروەک باسمان کرد ئەمڕۆ یەکەمین ڕۆژی قەدەغەی هاتوچۆیە کە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. ئێمەش بۆ زیاتر وەرگرتنی زانیاری پەیامنێرمان ئاری حوسێنمان لە ئاکرێ لەگەڵا دەچینە لای پەیامنێرمان ئاری. ڕۆژ باش پێمان بڵێ کە لە ئاکرێ ڕەوشەکە چۆنە و خەڵک چۆن پابندن بە قەدەغەی هاتوچۆوە هەروەک داوا کراوە نە بە پیادە نە بە ئۆتۆمبیل خەڵک نابێ هاتوچۆ بکە ئایا لە ئاکرێ ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێکراوە؟
بەلێس پێدەهیەوە و تەماشەوانان جی باش بیتن ئەم دنەوە ئێک ji çwaryanên nava sentera qeza Akrê da digelweyne. Ev rêya ku em li serîn rêyeke serekiye di nava Akrê da darbaz bîtin. Wekî dijî rêke ku parêzgeha Dûkê û qeza Soranê û Hewlêrê pêk ve girêt detin. Êdiya eger li vînek hebîtin li Akrê li ser vê cadeyê diyar dibîtin. Vê spêdehiya zû em li ser cadeyê ne êdî em dibînin ew kesên ku هاتن و چونت کن دنوا و کم روزا قدغه هاتن و چونت دل آکری تنی او ترون بلنی بوم بستین بازرگانی با آکری دا درباز دبین دا ایله که دیج دا جوتیارن جبر کو آکری دوره که چاندنیه لآکری وقت قضا که سر پارزگاه دو کی و دهی الدمجمیر ششی ایواره با آوه که فرمی بریار قدغه هاتن و چونی کفتت بیاوه جیب جی کرنه دا لدمجمیر ششی یعنی خلق آکری اوین کل نوا بازاری بون این کو بازرگان بون همیان کارن خوا را گرتن بر مالن خوا چون جبوه که کو پابندی بریار قدغه هاتنو چونه بن هر لدمجمیر ششی همی هزن اولهی ناکتبونه سپاردن لآکریج بوه که کو حوالاتیان پابندی رنمان قدغه هاتنو چونه بکن و که آسایش پلیسین برگریا شهرستانی پلیسین هاتنو چونه زیروانی اوین هنی همی کفت نسر جادان جبوه که کو حوالاتیان را بیجن هر نمالن خوال سر جادان نمینن دوی بشه باوه که گلکی باش یعنی جاده این آکری چولو بون یعنی کس نبپیان نجی بطرون بلان لسر جادان ناتا دادن جبر کو ایدی لآکری بریا 10 روزان 6 حالت تو مارکری ویروس کرونا هبون که اوین هنه لبغداد زبری بون تکلی خلکی بون هر دروژن در بازبو ایجیدا نکو جبر قدغه هاتنو چون الآکری یعنی خلق بیکار در نت کده در و به تایبتی نت چون وان جانین کو قلبالغی هنه اگر بگم و جاده ایجی نشان بدن هنه که ببینین یعنی چولاتیه که گلک زیده پی دیاره که و جاده که سرکیه جد نو آکری دا بریا دمکی لوینا که کم هبو یعنی جوتیاران بو او جد دیاره کو دهی جالی جورا اپراسیون پارزگاه دو که و هند بریار در چون جبوه که کو هند آسانکاری بینه کرن تایبتی جبو جوتیارن جبو خودین پروژین خدان کرنا مرو مالاتن هر سان خودین مریش کان کو پلوارن جبوه که کو کارنوان نراسن جبر کو آکری دوره که چند دنیا گلکا گرینگت نا پارزگاه دو که ده وان روزان جی ورزه درینا گنمیه ورزه پیگشتنا تماتاو خو برهمن هنیه پیواز پدرت افتش یعنی بیا و چند دنیا دا گلکی افر بو کو بریار بدادن هندکی کار آسانی جبو جوتیارم بیت کرن لا کرب آوی گلکی باشم کاریم بجین کو خلق پابندی بریار قدغه هاتنو چونه ایدیه که کاره که گرینگ نبید نشد مالت خواب در کویتن بله زۆر سپاس دەکەین ئاری کە لە ئاکرێوە لەگەڵمان بووین ئومێدەکەین کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابەندی ڕێنمایەکانی قەدەغەی هاتوچۆ بن و زۆر سپاس دووبارە کە لەگەڵمان بیت. سپاس بۆ تۆ. بەڵێ هەروەکو لە سەرەتاوە باسمان کرد کە تەوەری پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش باس لە کار و چالاکیەکانی ئافرەتێکی کورد دەکەین کە هەرچەندە ویستمان یەکسەر باسی نەکەین لەگەڵ تۆبانە بەڵام لە کوردستان 24 هەڵبەت یەکەم جارە کە ئاشکرای بکات دامەزراوەی نۆبڵ خەڵاتەکات ئەو میوانەشمان خاتوونێکی چالاکە کە ناوی شاناس جەمال دیزاینەر و چالاکوانی بواری ئاشتی و پێکەوە ژیانە بەیانیت باش ڕۆژت باش شاناسخان بەو هیواین کە تەندروست باش بیت سڵاو لەبێ ڕۆژ باش بۆ ئێوەش سڵاو لە ئێوە بە هیوام ڕۆژێکی ئارام و تەندروست بۆ هەموو لایەکتانە خوازم. زۆر سپاس. زۆر سپاس. خاتون شاناسخان جەنابەت زۆر کارەکانت جیاوازن بۆی کە کورد بناسێنیت لە دەرەوەی وڵات و پرۆژەی ئاشتیەکێکە لە پرۆژەکانی ئێوە کە پرۆژێکی فراوانە دەکرێت باسی ئەو پرۆژەمان بۆ بکەی بزانین چییە ئەو پرۆژەیە؟ سەرەتا کوردەر خۆی بۆ ناسراوە کە بەتوانە و کە لێ هاتوو بۆ هونەرمەندمان زۆر بوو کەسایەتی ئاشتی خوازمان زۆر بووە بەڵام بەداخەوە لە بوارە ئەتوانم بڵم لە بوارەکانە زۆر کەم دەرکەوتون ئەوانی کە ئەو کاراناکەن. من ئەتوانم خۆم یەکێدانم لەو کەسانی کە هەمیشە حەزم لە ئاشتی خوازی بۆ لە پێکەوە ژیان بووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کولتوری وڵاتەکەم کە وای پەروەردە کردوم. پرۆژەی ئاشتی پێکەوە ژیان کە دەستم پێکرد ساڵی پار بوو 2019 ئەویش عەبای ئاشتی و پێکەوە ژیان بوو کە پێشکەشی پاپای فاتیکانم کرد ئەتوانم بڵم بەدەستی خۆم لەبەرم کرد وەک ژنێکی کورد. ئەمەش ئاماژە بوو بۆ ئەوەی کە میلەتی کورد هەر لە سەرەتای دروستبوونی و پێکەوە ژیانی قوبوڵ بۆ خۆشەویستی قوبوڵ بووە هیوادارم بەم شێوازە کارکەینەوە لەسەر ئەو ڕابردوو جوانی کە هەمان بۆ بە ئێستاشەوە. ئەوە کە دەستم پێکرد یەکەم کارم لە فاتیکانەوە دەستی پێکرد بە خۆشحاڵیەوە ئێستاش دەتوانم بڵم دیارێکە لەوێ پارێزراوە کە عەبایە بوو ئاماژەی ئەیا بۆ ئەو هەژدینی کە ئێستا لە کوردستان پێکەوە ژیانەکەن بەبێ جیاوازی
واروها کۆمەڵێک ئاماژەی لەسەر بوو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی هەڵەبجە بوو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ئەنفال بوو بۆ ئەو کارە ساتانی کە بەسەر میلەتی کوردات بوو هەمووی بە شێوازی ڕموز و بەرد و بابەتی کوردەواری لەسەری چنی بووم. هەوڵمە پرۆژەی ئاشتی پێکەوەژان سپاس بۆ خوا کە زۆر بە سەرکەوتوی گەشتە شوێنی خۆی وە سپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمەکەم کە زۆر پاڵپشتم بوو لەم کارە و هەروەها وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم کە پاڵپشتی من بوون بۆ گەیانی پەیامی ئاشتی و پێکەوەژیان. هەوڵمە ئەوە یەکەم پرۆژە نەبێ دوای ئەوم بەردەوام بم بیرم کردەوە کە پرۆژەی دوو هەمم بەرە و خەڵاتی گەورەی نۆبڵ بێت کە خەڵاتێک و ڕێزێنانێکی جیهانی هەموو شاناسخان بەر لەوەی باسی خەڵاتەکە بەر لەوەی باسی ئەم پرۆژە نوێت بکەین ئەمەوێ بزانم بۆچی هەمیشە بە تەنیا کارەکانتەکەی ڕاستە هەم باگراوەندی تۆ هەم ئەو کارانەی کردوتە هەمویان ئامانجدارن بەڵام پێمان بڵێ ئامان چیە لەوەی کە هەمیشە بە تەنیا ئەتەوێ وەکو خانمێکی کورد ناوازەترین کار بکەیت. ئەتوانم بڵێم تەنیا نیم من کۆمەڵەیە کەس و کارکتەری زۆر بەهێز لەگەڵ منان یەکێ لەوانە خانەوادەکەی خۆمە خێزانەکەی خۆمە هاوڕێکانمە کەسە دڵسۆزەکانمە وەکو ئاماژەم پێەیە ئەو کەسانی کە زۆر بە پەرۆشەوە بن بۆ ئەم کارانە بەڵام وەکو جێبەجێکردنی کارێک و بیرۆکەکان لە خۆمەوە دەست پێ ئەکا ئەتوانم بڵێم کارێکە بەس خۆم لی تێ ئەگەم بەس خۆم ئەتوانم لەگەڵ یا بڕۆم چکە ماندووبوونی زۆرە هیلاکبوونی زۆرە خۆتان باشە زانن ئێمە لە وڵاتێکین کە ئێشتا نەگەیشتونەتە ئەوەی کە بتوانین بە ئازادی سەفەرکەین بۆ وڵاتەکان یا بە ئازادی لەو دەرگایە نەبین کە کەمێک مەحاڵن بچینە لایەن. ئەمە ژوای کردووە کە زۆر کەس نەتوانێت بێتە ئەم کارەوە لەگەڵما بەردەوام بێ بگرە هەنێکیشان هەر کە پرۆژەی ئەبای ئاشتی پێکەوە ژیانم کرد هەنێکیان هەر باوەڕیان بە باسەکە نەبوو وتیان مستحیلە شتی وابێ پاپای فاتیکان قبول کاکە تۆ بیگۆڕیا جلی لە بەرگەی بەڵام متمانە بە خۆبوون و بە کارەکان و پشت بە خۆبەستن وای کردووە کە سپاس بۆ خوای گەورە و دەوروبەر سەرکەوتوو بم لە کارەکان. بەڵێ خات و شاناز هەر وەک باست کرد و خەڵکیش بەلایەوە سەیرە کە پاپای ڤاتیکان نابێت کەسیش لێی نزیک بکەوێتەوە تەنانەت ینی بەڵام جەنابەت بەدەستی خۆت لەبەرت کرد پێمان بڵێت چۆن بیرۆکەی ئەوەت بۆ هات کە بیگەێنیت ئەو عەبایە بگەێنیت چۆن کێ یارمەتی دەرت بوو چۆن توانیت؟ وەکو ئاماژەم پێیات هیچ کارێ مەحاڵ نییە ئەگەر تۆ هەرچ کاتێک کارێکی باش بکەی لە وڵاتە کارێک بۆ ئاشتی و کە هیچ زەرەرێ بە هیچ کەسێ نەگەیەنێ دڵنیا دەکەمەوە کە هەر لە حکوومەتەوە بیگرە زۆر هاوکارت دەبێت ڕەنگە من هاوکاری مادی هاوکارم نەبوو بن لەم کارە ئەویش بۆی کە خۆم قبوڵم نەکردو حەزم کردو کارەکەی خۆم بێ بەڵام ئەتوانم معنەویەن هێزێکی وایان پێ بەخشیم کە بتوانم بگەمە ئەو شوێنێک کە خۆم ئەمەوێت ئەو بە بیرۆکەکە کە بۆم هات سەرەتا زۆر مەحاڵ بوو تەنها هەر چۆنەڵی خەونێک بوو بەڵام بیرم کردەوە بۆ ئەم دەست پێشکەری لە ژنێکی کوردەوە نەبێ بۆ ئێمە هەرە بیسین لە وڵاتانەوە لە فڵان وڵات ژنێکەوەی کرد پیاوێک ئەوەی کرد با لە میلەتی کوردیشا کەسایەتیەکە بێ کە ئەم کارە بکە بڕوا بکە تەنها بیرۆکەیە بە وردە کارم لەسەر کرد بەڵام چۆن ئەتوانم بڵێم ساڵ زیاتر من ئەو پرۆژەیە و مناڵێکی ساوا بەدەستمەوە ئەم هێنا و ئەم برد ئەوە بوو زۆر بە خۆشحاڵیەوە کە لە دەرگای وەزارەتی ئەوقافمە چوومە لایەن بەڕێز کاک پشتیوان سادق و کاک خالید و کاک ئەمیر کە لەوێ توانە بڵێم سێ براسێ هێسیە قووەتی زۆر سەرەکی بوون بۆ ئەم کاری من کە چوومە لایەن بردمە ئەوێتم کارێکی وام هەیە زۆر بەدڵێکی فراوانە و قوبوڵیان کرد وتیان زۆر بە خۆشحاڵی ئەوەی لە توانامانە بێ ئێمە ئەم هەوڵین ئەم دەرگایانە بکەینەوە کە ئەم کارە بکە هەرچەنە بۆ ئەوانی زۆر مەحاڵ بوو کە زۆر ماندوو بوون پێوەی ئەوە بوو کارەکان ڕۆشتە جێی خۆی ئەتوانم لێرەوە بڵێم ئێمە ناتوانین بڵین هەر لێرە بڵین کەسی خراپ هەیە هیچ شتێکمان بۆ ناکرێت نەخێوانە من ئێستش دووپاتیەکەمەوە ئەو کارانەی من لە ڕێسەرۆکی حکوومەتەوە کرا کە زۆر هاوکارم بوو تەنانەت بە وەرگرتنی ڤیزە بۆ کاراسانی و ڕێکارەکان ئەمە ژوای کرد کە وەکو هێزێ بێ لە پژنێکی کوردەوە بۆ گەیانی پەیامی ئاشتی و پێکەوە ژیان هیوادارم نمونەیان زۆر بێ هیوادارم ئەم جارە هاوکارم بن لەم کارە کە تا بتوانم ئەم دەرگا قورسەش لێبم بیکەمەوە ئەم خەونەش بێتە ڕاستی کەواتە ئەم پرۆژەیانە چەندێکە خەریکی چەندێکە بیری لێەکەیتەوە و چۆن هەوڵە بۆیاوە و تا ئێستانی گەشتوتە چ مەرحەلەیەک بۆی کە دەست پێ بکەی بە پرۆژەکەت ئەم پرۆژەیە ئەتوانم لێرە ئاماژە بە شتێ بەم سەرەتای کەرنتین کە دەستی پێکرد لە ماڵەوە بووین ڕاستە کۆمەڵێک لایەنی خراپەی هەبوو
بەڵام ئەگەر ئێمە بین لایەنە باشەکانی بەکاربێنین ناکرێ ئێمە دانیشین بیر لەوە بکەینەوە کە ئیتر دنیا وێرانە بێ ڕاستە ناخۆشە قورسە نەبوونیە گرانیە کۆمەڵێک زروفی ناخۆش بەسەرمان هاتووە بەڵام لەگەڵ ئەوە شکاتێکی زۆرمان هەیە لە ماڵەوە بۆ خوێندنەوە بۆ بیرکردنەوە ڕەنگە هەنێشت ئێمە بە قورسی بزانین بەڵام بەخێر بە سەرمان نابشکێتەوە کە خۆمان هەستی پێ ناکەین منێکێک لەوانەی زۆر سوودم بینی لەم کارە و بۆیە داوا لە هەموو کەسێکەکەم لێرەوە ئەو کاتانی کە لە ماڵی بەفی ڕۆینەیە بیرکاتەوە ئێمە زۆر پێویستمان بەوەی کە بیرکەینەوە ساتێ لەگەڵ خۆمانابین بزانین چیمان پێویستە چیمان ئەوێ من کە لە ئیتالیا گەڕام و دوای ئەوە ئەتوانم بڵێم کۆمەڵێک ماندوو بوون و سەرێشە و ئیتر بتێونەتێ تووشی ئەم شتانە هەرەبی چکە کارەکە ئاسان نەبوو بەڕاستی سترێسێکی زۆری بۆ دروستکردم ماندووی کردم بەڵام ئەم فترەی کە لە ماڵەوە بمتوانم بیکەمەوە باشە من بۆ دانیشم من هەرەو کەسم کە ئەو کارم کرد بۆ بەردەوام نەبم کارێکی تر بکەم دوای ئەوش کارێکی تر بکەم ئەو بوو بیرم لێ کردەوە کە خەڵاتی نۆبڵ هەیە لە هەموو جیهانە ساڵانە ئەو کەسانە بەسەرەکاتەوە توان بڵێن یارمەتێکی باشیشیانەیە کە دروست بن کە خەونەکانیان بێتە دی کۆمەڵێک کەسایەتی زۆر بە ناوبانگی ئەتوانم بڵم خەڵات کردو کە شایانی ئەو خەڵاتە بوون زۆرم پێخۆش بوو ئەم جاریان کورد خەڵاتی نۆبڵ بکات یعنی قەیچێکە مەسەلەن کوردێک خەڵاتی پاپای فاتیکانی کرد لەسەر ئاشتی پێکەوە ژیان کوردێک خەڵاتی نۆبڵەکە دوای ئەمە ئەتوانم لێرۆر ئاشکرایکەم کۆمەڵێک ڕێزێنان و خەڵاتی کەم هەیە کە ئەی بەخشم بۆ نمونە بۆ ئەڵمانیام هەیە بۆ فەڕەنسام هەیە گەر خی گەورە پشتوپەنام بێ بتوانم بەردەوام بم ئەوە وای کرد کە بیر لەم کارە بکەمەوانی و دەستی پێ بکەم وردەناوی خی لێبێنم سواز بۆ خی گەورە گەشت بینم کە ئەمیژۆک و عباکە ڕاستە لەوانەیە ئاستەنگی بێتە ڕێگەم بەڵام پشت بە خۆت بەستە هیچ شتێ مەحاڵ نییە هەڵبەت وایە تەنها خودی مەحاڵە کەسێکی وەکو جەنابەت حتمما دەتوانێت کارێکی لەو شێ بکات ئەو هەنگاوت نا ئەمەش ئەتوانی بنەی جەنابەت دیزاینەریشیت ئەو خەڵاتێشی کە دات بە پاپای ڤاتیکان عەبایەک بوو ئەکرێ بزانین ئەو کەسایەتیانە یاخود ئەو خەڵاتی کە بۆ نۆبڵ بۆ دامەزراوەی نۆبڵ ئامادەت کردووە چون هەر لە کوردستان 24 ئەمەد ئاشکرا کرد هەرچەند لە لاپەڕەی فەرمی خودی جەنابەتەوە بەڵام وەکو کەناڵی ڕاگەاندن لە کوردستان 24 هەر لێرەش پێمان بڵێت کە ئەو خەڵاتانی کە بۆ کەسانە دابەشیانەکرد یا بۆیان دائنیت چین خەڵاتەکان ئەوە عەبابوو ئەمەی تر چۆنە چییە؟ هەرە دیزایانی شتی خۆتە؟ بەڵێ ئەو بابەتانی کە بەکارێنم لەم کارە کۆمەڵێک ئامانجی لە پشتەوەیە من کە کارێکم کار لەسەر جاجمی کوردی ئەکەم جاجمی کوردی وەکو هەمومانەزانین مرکێک و کولتورێک و فۆلکلۆرێکی کوردی ڕەسەنی خۆمانە کە لە هەر شوێنێگە بابەتانە بینین ئەیناسینەوە بیرۆکەکە لەوە هات ئێمە چۆن کولتوری خۆمان وا لێ بکەین کە ئاشناکەین بە جیهان بۆ نمونە من ئەتوانم بڵێم جاجمی کوردیم کردە سەرشانی پاپای فاتیکان یا ڕیشوەی کوردەواری کە بەدەستی خانمی کورد کراوە من زیاتر لەسەر ئەو بابەتە کارەکەم هەموو کارەکانیشم ئەوە ماوەی لە 2015 تا ئێستا بە جاجمی کوردەواری کردووە ئەتوانم بڵێم زیاد لە 12 وڵات بەدەر لەم کارەی پاپا کە ڕێزێنان و دیاری خۆم بەخشیوە تەنانەت دوو جار کارەکانم براوەتە کۆشکی سپیەوە ئەتوانم بڵێم هەر کۆشکی سپیم چنیوەتەوە لەسەر جاجمی کوردەواری کە پێشکەشی نوێنەرایەتی حکوومەت و وەزارەتی خارجی کۆشکی سپی کراوە لێ لە ئەمریکا بیرۆکەی ئەوە مەسەلەن ئەمە کللتوری ئێمەیە من ئەگەر بمەوێت دانیشم باسی کللتورەکەم بۆ کەسایەتێکی وەکو پاپا یا مەسەلەن نۆبڵ یا ئەمانە بکەم قورسە لێی تێناگەن بەڵام کە تۆ بابەتەکەت بردە بەردەمیان ئەو کاتە لە بەردەمیانە شی ئەەکەیتەوە کە ئەمە کللتوری تۆیە کە ئەمە ڕەسەنایەتی تۆیە بۆ نمونە ئەو لە سەردەمێکی کۆ ناکراوە ئێستا نەکراوە کەواتە کورد هەر لە کۆنەوە خاوەنی ڕەسەنایەتی و دەست و پەنجە و لێهاتووی و بەزڕەنگینی خۆی بووە ئێستا شانازی بۆ ئێمە کە بیگەێنین پەیامەکەی من تەنها ئەوە بووە و هەر ئاواش کاری لەسەرەکەم هیوادارم بەرەو پێشتری بەرم کارەکانم ئینشاءڵڵا شان ئاسخان پێم وابێت کۆمەڵێ ئاستەنگ و بربەستی قورسیش هاتەڕێت هەڵبەت پێش بردننی خەڵاتەکە بۆ پاپای ڤاتیکان و دواتریش ئەو ئاستەنگانە یعنی هێزی بە تۆ بەخشی یاخود تا ڕادەیەک سترێسی بۆ تۆ دروست کرۆ چۆنە ئەتوانی بۆ کاری داهاتوت هەنگاو بنەی یاخود هێشتا بربەستن لە بەردەمتا وازم هەر لە شکڵ و شێوەما ئەبینی کە هیچ ئاستەنگیەک نییە لە کارەکان سپاس بۆخوا دایمە لە ژیانە هەموو شتێک گێتە ڕێمان تۆ ئەگەر بتەوێت کارێکی گەورە بکەیت لە هەر شوێنێبی من هەر لۆمەی کوردستان ناکەم
بگرە لەوانە لە هەموو شوێنێ ئەم کارە بێتە بەردەمی ئینسان چکە ئەگەر بمانەوە نەمانەوە دایمەن کۆمەلگا ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکی قوبوڵێتی بەشێکی قوبوڵی نییە. ئایا قوبوڵکردنەکەی لی تێ ئەگا یا بە شێوازێکی کەی بینێ یا قوبوڵ نەکردنەکەی بە شێوازێکی کە ئەی بینێ. بەڵام گرنگ تۆ ئەو کارێکی ڕاست بێت وەکو پێشتریش ئاماژەم پێەیە. لێرەوە مێ ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بم. تکایە هەرچ کارێک ئەکەن بە هەڵقوڵای خۆتان بێ، با بیرۆکەی خۆتان بێ. بۆ نمونە ئێستا ئەبای ئاشتی پێکەوەژانی یەکدانەیە بڕاو کە ئەگەر لە فاتیکان کەسێکی کە بێ ئەو ئەبایە بۆ پاپا بکە ئەڵێن دووەم کەسە. یعنی زۆر خۆشە تۆ پشت بە خۆت بەستی پشت بە بیرکردنەوەکانە بەستی بۆی بتوانیت داهێنانی تازە بکەیت. پێشەوەی ئەو کارە بکەم بێگومان بۆ من زۆر قورس بوون چکە ئەگەر بمانوێ نەمانێ من دینی ئیسلامم بۆ دینی مەسیحێت بوو ئەم کارە کە ناڵێن بە تایبەتی بڵێن بۆ دینی مەسیحێت بوو چکە هەر هەژدینەکەی هەڵگرت بوو بەڵام لەگەڵ ئەوانە زیاتر کۆنتاکتم کرد. ئەتوانم ئەوەش بڵێم کە بەدڵێکی زۆر گەورە ئەوان بەرەو پیری کارەکە هاتن زۆر بەلایەنەوە جوان بوو چکە کۆمەڵی پەیامی تیا بوو. یەکێ لەوانە ژنێکی مسلمان کارێک بۆ کەسایەتێکی مەسیحی جیهانی ئەکا خاڵێکی کە لەوانە ژنی کورد ئێمە هەروە بیستمانە کە ژنی کورد زیندە بە چاڵەکرێ یا سەرزەنشتەکرێ یا نایەڵن هەنگاوی گەورە بنێ نەخێوان نەبوو. من ژنێکی کورد بووم زۆر بە ئازادانە ئەو کارم کرد. ئەتوانم بڵێم سێ پیاوی گەورەش کە وەکو برایە لە پشت منەوە بووم بۆ گەیانی ئەم کارە جوانە هیچ ڕێگریە نەهاتە بەردەمی من. تەنها هەر ئەوەیە ئەو بکە هاتیشمەوە بێگومان کۆمەڵێک ئاستەنگی زۆر گەورە بۆ من دروست بوو چکۆ بۆ کاتێکە سوفە ئەو ڕۆژە من عباکەم بەخشی شەڕەکەی سووریا بوو هەتا ئەو تاوانیان کردە ملی من. یعنی کۆمەڵی شتیان بۆ من دروست کرد بەڵام من خۆم زۆر لەوانە بە گەورەترە بینی. پرۆژەکەم زۆر لەوانە جوانتر ئەبینی دایمن بە خۆم ئەوت هێوەر بەرەوە ئەمە شتێ ئەپەڕێت متمانەت بە خۆت بێ و فعلەن وا بوو سواز بۆ خوای گەورە هەموو شتێ تێپەڕی و ئەتوانم بڵێم بە خێری شکایە بە سەرمانە. من هەر مانگێک دوای ئەوە سپاسنامەی پاپای فاتیکانم بە فەرمی بەدەستگەیشت کە زۆر سپاسی کردم لەسەر ئەو کارە. ئەوە زۆر مای دڵخۆشی بووە من بۆیە لە تۆ لە ژیان تا چاوەڕی ئەوە مەکە هەموو کەسێ دەستخۆشیت لێ بکاو بە شان و باڵتا هەڵا. ئەگەر تۆ کار بۆ ئەوە ئەکی کارێ بکە کە بە دڵی خەڵک بێت. بەڵام ئەگەر تۆ کارێک بۆ وڵاتەکەت و بۆ خودی خۆ دەکەیت و بۆ مێژووی ئەەکەیت کارێ بکە با جیاواز بێ. ئەگەر هەچ کارێکیش عزیێتە نێن و نەوگرێن و بێتاقەتن دەکەن بڕاوکە هیچ تامێکی سەرکەوتنی لێ نابینی. باڵێ بێگومان ئەمانە یەکەم کارت کە باسی بردننی ئاباکە بوو بە ئەزمونێک بۆ کارەکانی دیکەت. ئێمە تاوانی ئاگادار بین بزانین بەناوبانگترینی کارێکە کرد بێتت بردننی ئاباکە بوو. دووهەم ئەمەیەکە دامەزراوەی نۆبل خەڵاتەکەی. پێش ئەوانە شتێک هەبووە کە بۆ شوێنێکی تر بردبێتت کە زۆر باسی لێوە نەکرابێت بەڵام دیسانەوە گرنگ بێ. یان ئەوەی مەبەستمەوەی ئەوەی پاپای ڤاتیکان یەکەمین کار بوو یا پێش ئەوە شتی تریشت هەبوو. نەخێن پێش ئەوە بەردەوام یعنی کە دیارەکانم یاتوانم بڵێم کارە دەستەکانم بە دیاری نێراوتە دەرێک و باسم کرد پێشکەشی کۆشکی سپیم کردووە پێشکەشی قونسڵخانی ئەمریکام کردووە پێشکەشی کۆمەڵی کەسایەتیم کردو پێشکەشی بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقم کردووە. ئەوەی من دەسم پێگەشت بێت و توانی بێتم دیارەکەم پێبەخشیە بۆی بتوانم ناسنامەی کورد لەو جێگایە هەبێ. بەڵام بەناوبانگترینیان و گەورەترین کاریان کاتوانم بڵێم زۆر قورس بوو ئەو کارە و کەسایەتی پاپای فاتیکان بوو کە ئەو دیارێمان پێشکەش کرد. بەدەر لە پاپای فاتیکان من سەرۆک وەزیرانی فاتیکانم بینیوە کە هاتۆ بەرەو پیرم پێش پاپا پێشوازیەکی گەرمی لێ کردوون بەیش دیاریم بەخشیوە بە نوێنێراتی حکومە دیاریم بەخشیوە. ئەتوانم بڵم بێ لە عەباکە زیاد لە 10 پارچەیکە کە من هە لە شێوەی تابلووە ئاڵای کوردستانی لەسەر بووە بەو شێوازە چنیوە چوومەتە هەر جێگەیەک پارچەیەکم بەجێ هێشتووە یعنی بەدەر لە عەباکە بۆی بتوانم وەک ژنێکی کورد جێپەنجە و پەنجەمۆری کوردایەتی خۆم و کللتورەکەم لە هەموو جێگەیەک بەجێ بێڵم و سپاس بۆ خۆش بەجێما و ئێستا توان بڵم لە هەموو شوێنەکان ئەو کارانەداداون. سپاس دەست خۆش شان ئاسخان پێمان وە بێ یاخود هەمومان نەزانین کە خەڵاتی نۆبل لەلایەن زانای گەورەی سویدیەوە دانراوە فرۆید نۆبل. ئایا لە چوارچێوەی بردننی خەڵاتێک بە ناوی یان خود ژنێکی کوردەوە بۆ سوید هەر لەو چوارچێوە تۆ خەڵاتی مەلیکی نەرویج و سویدی ژەکەیت؟ ئەتوانە بڵێم ئەوەش ئاواتێکی خۆمە چۆن ئاواتم بوو پاپای فاتیکان بەدەستی خۆم خەڵاتکەم. ئاواتی منەکو خۆمانەزان وڵاتی سوید و نەرویج دوو وڵاتن
دوو وڵاتی زۆر ئارامن، دوو وڵاتی زۆر مرۆڤ دۆستن، ئەتوانە بڵێم دوو وڵاتن کە زۆر هاوکاری کوردیشیان کردووە، تەنانەت بۆ پەنابەرەکانمان، تەنانەت بۆ ئەو کەسانەی کە لە ڕۆژانێکی زۆر سەختا و بە ئێستاشەوە ئەچنەوێ داڵدەیان ئێن هاوکاریانە بن. وەکو ڕێزێنانێک وەکو خۆشەویستیەک ئاواتی منە کە لە ناو خەڵاتی نۆبڵا ئەو دوو کەسایەتیش ڕێزێنانیان بۆ بکەم و دڵنیاشم ئەبێت ئیترکاکە زۆر پێم کەشف مەکەم تەواو بەسە. ئێمە پێمان خۆشە چونکە یەکەم جارێکە لە کەناڵێکی ڕاگەاندی باسکەی وە لە لای ئێمە باست کردو بۆیە باشە تۆزە لە بابەتەکە ئەوەت پێکەشف ناکەین، بەڵام شتێکی ترت پێکەشف بکەین، ئەویش ئەوەیە کە بێگومان هەر کارێک پێویستی بە ساپۆرتێک هەیە بۆ گەشتەکانت ئەبێ ئاسانکاری بکرێت و تەنانەت ئەبێت بڕەپارەیەک هەبێت کە جەنابەت هاتوچۆی پێ ئەەکەیت و ئەرکی ئەو ڕۆشتن و هاتنە هەرچەند ئاواتی خۆتە، بەڵام هەر ئەبێ کەسێک ساپۆرتت کات کێ کە ساپۆرتی کارەکان دەکات بۆ ئەم کارەیە لێرە شتێک باسکەم کە لەوانە لای خەڵک زۆر شۆک بێت. بەڵێ هەر ئەمە شمولی هەموو کارەکانمەکە من خۆم پێشتر 15 ساڵ فەرمانبەری حکومەت بووم، بەڵام لەسەر ئەم کاری ئابای ئاشتی پێکەوە ژیان کە کردم زۆر پێویستم بە کات هەبوو، زۆر پێویستم بە ئیشکردن هەبوو، ئەتوانم بڵێم وازم لەو کارەشم ناکردم بە قوربانی ئەم هەنگاوانەی کە ئەینێم چکە نەمەتوانی لە یەک کاتە هەردوو دەوامەکە ڕاگرم. بەڵام وەکو سەپۆرتی من بۆ کارەکانم ئەتوانم لێرەوە باسی بکەم کە هەر بە دەست و پەنجەی خۆم کار ئەەکەم، ئەتوانم لەو بابەتانی کە دروستی ئەەکەم بە داهاتی ئەوە بتوانم ئەو کارانی پێ بکەم. بۆ نمونە من 2 تابلۆ 3 تابلۆ دروست دەکەم، ئەوەی کە لێم دەزەکەوێ بڕێکی کەمی لێلا ئەبەم کۆمەڵی پێداویستی خۆم وەکو زەخیرەدا ئەنێم. یعنی ئەوە نیە مەسەلەن بڵێ من بۆ کارێکی وا پێویستم بە کۆمەڵێ پارە هەیە یا پارەم پێنە ناتوانم ئەم کارە بکەم. بۆیە پاشەکەوتکردن تەنها لەوانێت تۆ دەخیلێدانە یا پارەیەک کۆکەیتەوە. تۆ لە هەر بوارێکا کارەکەی هەچ کاتێ پارێگێتە دەستە بڕێکی کەم لەو مەوادانەی خۆت وەکو زەخیرەیە بخەباهت بێ. مەسەن بۆ نمونە من لەم کەرەنتینە کۆمەڵی زەخیری باشی خۆم هەبوو کە هەر هاتمەوە لە فاتیکان بڕواب کە لە هەولێرە نهاتمە سلێمانی، یەکسەر چوومە بازار کۆمەڵشتم کڕی لەگەڵ خۆم هێنامەوە، هەتا لێ برادەرەکانم وتیانەوە مەزانیم کارت کرد تەواو ئەبی بەست و بەردەوامی. یعنی تۆ مادەم خەونت هەیە بەردەوامیت هەیە ئەبێ دای من تۆ ئاگاداری ئەوە بی کە تۆ بەشی ئەوە شتت هەبێ کارەکانی پێ بکەی. ئەتوانم پێت بڵێم کە من خۆم سەپۆرتی کارەکانم لە زۆربەی کاتیا و هەوڵم ماوە زۆرترین مەسروف لە گیرفانی خۆم سەرفکەم بۆ کارەکانم، چکە بەڕاستی مەبلەغێکی زۆری تێئەچێ و حەزیشم نەکردووە لەمانە هیچ کەسێک و هیچ قورسایە بخەمە سەر هیچ کەسێک. دەستخۆشان ئاسخان بۆ هیوایین دوای گەڕانەوە لە پێشکەشکردنی خەڵاتی نۆبل یاخود ئەو خەڵاتی تۆ پێشکەشێکی بەوان بە هەمان شێوەی ئێستا لە کەناڵی کوردستان 24ەوە ڕایگەیەنی بە سەرکەوتنەوە هەڵبەت تەمەندرێژی بۆ تۆ ئۆخوازیین. زۆر سپاس بۆ کارەکانە شاناز جەمال چالاکوانی بواری ئاشتی پێکەوە ژیان زۆر سەرکەوت. زۆر سپاس دەکەم. ئەتوانم منیش لە کۆتاییە بڵێم زۆر سپاسی کەناڵی کوردستان 24ەکەم کە هەمیشە وەکو ماڵێکی خۆم وا بە بەتایبەت من کە لە هەموو کار و چالاکیەکانمە ئەتوانم بڵێم هاوکارم بوون، دەستخۆشیان لێکم لەو ستافە بەڕێزی کە بە بێ جیاوازی هەرچ کارێک و پرۆژێکە بن نەگەر من بگرە لە هاوڕێ برادەرەکانیشم گەیشتونەتە سەری و ئاگاداری بن و پەریان بە کارەکەیەوە. دووبارە دەستخۆشی بۆ ئێوە نمونەتان زۆر بێ. بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
بەڵێ هەروەک هەموو بەیانیەکە ئێمە لە ڕێی پامنێرانمانەوە لە شار و شاشکەکانی کوردستانین ئێستاش دەچینە لای نەورەس عەبدوڵڵا لە هەولێر لەگەڵمانە و پێمان دەڵێت کە یەکەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆ کە لە کاتژمێر 6 دوێنێ ئێوارەوە ڕاگەێنراوە ئێستا بابزانین لە هەولێر خەڵک چۆن پابەندە بە ڕێنمایەکانی قەدەغەی هاتوچۆ و جێبەجێکردنیان نەورەس ڕۆژت باش و پێمان بڵێ کە شار لە لای تۆ چۆنە و دیمەنەکانمان پێ پیشاندیت ئەگەر ئەرک نییە. ڕۆژ باش نەورەت. بەڵێ ڕۆژتان باش سۆڤان هاژان ڕۆژی بینەرانی کوردستان 24 باش. ئێستا دۆخەکە بە جۆرێکە شار بە تەواوی بێدەنگە، یعنی لە ڕۆژانی ڕابردوودا توانم بڵێم بەر لە زەمەنی کۆرۆنا ئەگەر وەک بەم شێوەیە ناوی بنین ئێستا یەکێک بوو لەو ساتانەی کە شار پڕ لە جموجۆڵ بوو. کەسێکە چوو بۆ سەردەوام، کەسێکە چوو بۆ سەر کرێکاری، یەکێک چوو بۆ بازار بۆی دوکانەکەی بکاتەوە، بەڵام ئێستامانە هیچی نابیندرێت. شار بە تەواوی بێدەنگە، بە تەواوی لە جمجۆڵ کەوتووە، وەک ئەوە وایە کە هەرچەندە بەرەبیانە وەک وایە کە هێشتا لە خەودا بێ هەڵنەستا بێ، بە تەواوی خەڵکێکی تەواو پابەند بوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە بەرووی کاتێک دوێنێ کاتژمێر 6 ئێوارە بڕیاردرا، یعنی لە دوێنێ کاتژمێر 6ەوە ئەم بڕیارێک کە وەزارەتی ناوخۆدا بووی بۆ قەدەغەی هاتوچۆ بە تەواوی چووە جێبەجێکردنەوە. ئەمە یەکەم ڕۆژە لە بەیانیدا بە تەواوی جێبەجێ کراوە بە دەگمەن ئۆتۆمبیل لە شەقامەکان دەبیندرێ، دوکانەکان نابدرێن بکرێنەوە، هەرچەندە ماوەیەک بوو دەفەتیان پێدرا و بەڵام ئێستا نابدرێ. ئەوەی کە ئێستا هەیە سۆڤان تەنیا نانەواخانەکانە. ئەم نانەواخانەش کاتیا بۆ دانراوە، واتە لە کاتژمێر 6 بەیانی تا کاتژمێر 12 نیوەڕۆ، بەڵام بە دیلیڤەری، ینی ئەمە چەند نانەوەخانەیەکمان لێ دیارە هەوڵماندا قسەیان لەگەڵ بکەین بەڵام ئامادە نەبوون خەڵک بە دیلیڤەریە بێنان ببە، چکە ڕێگەی پێ نادرێ وەکو جاران بێ سرە بگرێت نانی خۆی ببات. ئەمانێ دیکە کە پەیوەستە بە دوکانەکانی دیکەوە. باشە نەورەس پرسیارە لێکردن چۆن ئەتوانن بە ڕێگەی دیلیڤەری بیگەێنن بە ماڵان، ئایا ژمارە تەلەفۆنێکیان هەیە یا خۆیانەی گێڕن بە کۆڵانەکانە؟ بەشێکیان ماتۆریان دابین کردەوە، ینی ڕەنگە هەندێکیان مشتری خۆیان بن هاژە، ینی مەرز نییە بەو شێوەی وەکو بۆ نمونە کاتێک خواردنێک دێنی لە ڕێستورانتێک پەیوەندیان پێوە دەکەی کۆمەڵێک ڕێکاری خۆی هەیە، ڕەنگەمەیان بەو شێوە نەبێت یەکەم جار بێت تووشی حاڵەتی لەم جۆرە من چکە بۆ نانەوەخانەکان زیاتروا بۆ خەڵک هاتووە خۆیان نانیان بردووە. بەشێکیان مشتریەکانی خۆیانن ماتۆرەکیان دابین کردووە، یەکێک لەو کەسانێک کە خۆیان لە لای خۆیان کارەکە ماتۆر بۆیانە بە، بەڵام مشتری خۆیان ئەمانیان ینی بەو شێوەیە نییە کە وەکو بڵێ وەکو ڕێستورانتێک کارەکان بە تەواوی تێپەڕن. شتێکی نوێ بووە بۆ ئەوە، هێشتا بە تەواوی ڕانەهاتون چۆن بە دیلیڤەری ناندا بەش بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین نەورەس کە لەگەڵمان بوویت، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بێگومان جگە لە نانەوەخانەکانی شاژە دەرمانخانە ئێشگرەکانیش ئەم دوو شوێنە یان نانەوەخانەکان و دەرمانخانەکان ئەوانە بە شێوای لەگەڵ عەلوەکانیش ئەوشمان لەبیر نەچێت، ئەمانە چەند شوێنێکن کە دەکرێت و زۆر زەرورە کە بەردەوام کارەکان تیا هەبێت، چکە شتێکن بە بەردەوام خەڵک پێویستی هەر بۆیە لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی ناوخۆ و ئەو ڕێکارانێک کە گیراوەتە بەر لەم 6 ڕۆژەدا کار بۆ کراوە کە چۆن ئەو سەکتەرانە لە خزمەت هاوڵاتیان نابن و نەبێتە هۆی بەرخستنی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان. ئەوش بە میکانیزمی تایبەتی خۆیان میکانیزمێکیان خۆیان هەرچەندە بازاڕەکان داخراوە، مامەڵەکان تا ڕادەیەک سنووردار کراوە، بەڵام با هەر بەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. سەرەتاش بە $100 ئەمریکی دەست پێ دەکەین کە بەرامبەرە بە 123,800 دینار و 100 یۆرۆ بەرامبەرە بە 135,750 دینار.
100 باوەندی بەریتانی 150,500 دینارە و 100 لیرەی تورکی بە 18,000 دینار و 100,000 تومانی ئێرانیش 7,000 دینارە نرخی ئەمڕۆی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە کە مسقالێک زێری عیار 24 ببورن بە 347,000 دینارە مسقالێک زێری عیار 21 بە 305,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 260,000 دینارە. لە نێوەیاندا تاڕاتەیەک تمەنی ئێرانی دیسانەوە دابەزینێکی بەرچای بەخۆی بینی بە لێرەوە باس لە شوێنێک بکەین کە باسی شوێنەوارە شوێنەواری گەلی حەمامێ لە ئەرزڕۆمی باکووری کوردستان ناوچەیەکی مێژووی و کۆنە و لە چەند ژوورێک و ئەشکەوتێک پێکاتەوە بەڵام هێشتا لە چاوەڕوانی لێکۆڵیندەوەدایە بۆ ئەوەی کە زانیاری زیاتری لەبارەی ئەو شوێنەوارە بخرێتە ڕوو بۆ مامۆستایەکی زانکۆ دەڵێت ڕەنگە شارۆچکەیەکی مێژووی لە ژێرزەمینی ئەو ناوچەیە هەبێت. Li Bakurê Kurdistanê bajarê Erzurumê aliyên veşartî yên gorên Latank û wek gorên Şahan jî tên binavkirin hêdî diyar dibin. Goran ji kiryarên gencînegeran ziyanên mezin dîtine û hewl tê dayîn bên parastin. Ev şûnwar deştên Erzurum û Pasînê bi hev re girê didin. Hatûçûna navbera wan deştan ji vê derê dibe. Şûnwarnas balê dikişînin li ser cihê jeostratejîkê deverê û egera dîtina bajarekî veşartî. Bir kaya kütlesi içerisinde oyulmuş. Di nav lateke mezin de jorên mezin û piçûk hene. Li gelek devera nerîta gorên latê heye. Taybet di şaristaniya Urartuyan de cihê gorên latê giring e. Li Mû Şiwanê cihê wiha hene. Lêkolîneke baş were kirin bawerim dê bajareke veşartî were dîtin. Çünkü Urartuların kendi bulundukları ana yurtları olan Van bölgesinde Şêwaza çêkirina goran demeke dirêj e bûye mijara lêkolîna zanîngeh û dîroknasan. Bi nêrîna mamosta ev gor tenê beşe ser erdê ye û berdawamiya wan dibin axê de jî hene. Ji Urartuyan heya medan di gelek şaristaniyan da nerîta gorên latê hene. Li hin deveran jî jûrên wiha çend sed sal piştî zayînê ji hêla xristiyanan ve hatine çêkirin ku ji împaratoriyên wê demê revîne. Erzurum'da benzer birçok yer var. Li Erzurumê deverên wiha hene. Em dixwazin weke deverên geştiyarî bên parastin û bikaranîn. Eger wiha nebe, dê gencîneger her deverê kund bikin. Dîroka çêkirina wan heta dema neverast diçe. Lê dibe kevintir be. Koruma altına alınıp Şûnwarên wiha li gelek deverên Kurdistanê hene. Ne tenê bi armanca goran, di heman demê de bo parastinê jî hatine bikaranîn. Parastina ji serma û seqemê ji zordar û stemkaran. بەڵێ لە چەند هەفتەی ڕابردوو کە بیستمان و بینیمان دوایەوەی کە پۆلیسێک یەکێک لە ڕەشبەستەکانی وڵاتی ئەمریکا لە ژێر قاچیا گیانی لەدەستدا کە ناوی جۆن فلۆید بوو بەڵام دوای ئەوە گرژێکی زۆر گرژی و ئاڵۆزێکی زۆر لە ئەمریکا بڵاو بووە بەهۆی کوشتنی ئەو هاوڵاتیە جۆرج فلۆید بەڵام دوای ئەوە پۆلیسی ئەمریکا داوای لێبوردن لە هاوڵاتیانەکە کە پۆلیسی ئەمریکا لە بەرامبەر ئەو تاوانەی یەکێک لە پۆلیسەکان دژی هاوڵاتێکی ڕەشپێست ئەنجامی دا و بووە هۆی کوژرانی هاتنە سەرچۆک و داوای لێبوردنیان لە خۆپیشاندەران کرد بەڵام هاوڵاتیان و خۆپیشاندەرانی ئەمریکا بە هەموو شێوەیەک داوای لێبوردنی پۆلیس ڕەت دەکەنەوە. و هەر ئەمە وای کردووە کە هاوڵاتیانی ئەمریکا داوای گرتنەبەری ڕێکاری یاسایی دژی پۆلیس دەکەن و داوا دەکەن ڕێگری لە دیاردەی ڕەگەزپەرستی بکرێت و ئەوەش لایەت نەکەین کە خێزانی ئەو پۆلیسەی کە بووە هۆی کوشتنی ئەو کەسە ڕەشپێستە ئەو هاوڵاتیە ئەمریکی ڕەشپێستە داوای جیابوونەوە لە هاوسەرەکەی دەکات بەهۆی ئەوەی کە بۆتە بکوژی کەسێکی ڕەشپێست و ئەم گرژ و ئاڵۆزیە لە ئەمریکا ڕوویداوە هەر ئەوەش وای کرد کە لە نیویۆرک قەدەغی هاتوچۆ ڕابگەێنرێت چونکە خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکان زۆر پەرەی سندووە و تەنانەت باسیشمان کرد کە
دۆناڵد ترامپ داوای ئەوە ئەکات کە کب بکرێتەوە ئەو خۆپیشاندانە. بەڵام سۆڤان هەمیشە یعنی وەکو دیاردەوە لە ئەمریکا ڕەگەزپەرستی هێشتا لە نێوان ڕەشپێستەکان و سپی پێستەکان هەیە هەرچەنە سپی پێست هەیە ئێستا کە زۆربیان بەشدارن لەو خۆپشاندانە دژی ئەو کاری پۆلیس کردی بەرامبەر. بەڵام ئەوە دەڵێ هەر لە ناخیان ناماوە تۆ تەنانەت منداڵەکانیشیان لە قوتابخانە و خوێندنگا هەندێک جار پارچە ڤیددیۆ دەبینی کە منداڵی ڕەشپێست دەگری بۆی کە منداڵی سپی پێست گاڵتە بە ڕەنگی پێستی دەکاتوانە. سوپاس بخۆمە منداڵەکانمان ئەو چەندێک لە کوردستانە ئاینی جیاوازمان هەیە و نەتەوەی جیاواز هەیە، بەڵام سوپاس بخوا منداڵەکانمان لەسەرەوە ڕاهات و گەوێ بە ئاشتی ژین پێکەوە. هەر بۆیە لە بڵین بەکارهێنانی مۆبایلیش بۆتە بەشێک لە کێشەکان دروستکردنی کێشەکان پێشنیازی قەدەغەکردنی بەکارهێنانی مۆبایل لە ژاپۆنەکرێت کە ژمارەیەک لە بەرپرسانی ژاپۆن پێشنیازی قەدەغەکردنی بەکارهێنانی تەلەفۆن لە کاتی ڕۆشتن و پیادەڕەویدا ئاراستەی پەرلەمانی وڵاتەکەیانەکەن. ئەو بەرپرسانی ژاپۆن ئاماژیان بەوە کردووە بەکارهێنانی مۆبایل لە کاتی ڕۆشتن بە تایبەت لەسەر شەقامەکان زیادی کردووە. ئەوە شوای کردووە ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بکرێت و دەژڵێت ئەگەر پێشنیازەکەیان بەسەند بکرێت دەبنە یەکەم وڵات ئەو کارە بکەن. و بەپێی توێژینەوەیەکی کۆمپانیای مۆبایلی NTT دۆکۆمۆ دەرکەوتووە کە هاوڵاتیان لە کاتی بەکارهێنانی مۆبایل ئاگیان لە ڕێگەوبان نامێنێت و هەر لە لای خۆشمان دەبینین شۆفێرێک بەدەم شۆفێریەوە مۆبایلی پێ یان ئێمە بەدەم ڕۆشتنەوە مۆبایلمان پێەیە ئەمە لە هەموو جیهانە و لە بەشێکی دیکەی توێژینەوەکەدا هاتووە ئەگەر 1500 کەس لە شەقامێک بپەڕنەوە ئەوە 2 لەسەر 3 ئەو خەڵکە بەهۆی بەکارهێنانی مۆبایل ئاگیان لە خۆیان نامێنێت و ئەوەش ڕووداوەکانی هاتوچۆی زیاد کردووە. باسی کەژاڵ ئەحمەدە کاو خانمە هەندێک هۆنراوە شتی جیاوازی هەیە و ئێستاش لە زەمەنی کۆرۆنا کارێکی کردووە کە ناوی ناوە نامەکانی سەردەمی کۆرۆنا بڵاوەکاتەوە. ئەمە کە یەکەمین نامەیەتی ئەڵێ پێی وتم تۆ ئەگەر بیت ئەم ئامێرەی هەناسەدانە فڕێ دەدەم هەر زۆر باشتر گەرمی جەستەم و ترپەی دڵم ڕێک دەخەیت. ئەگەر لام بیت من پێویستم بە دڵ نابێت یەک دڵمان بەسا پێی بژین. پێم وت ئەگەر بگەمەلات دڵی خۆمت پێشکەش ئەەکەم ئەتوانم بە نیگات بژیم دڵێک بەسا بۆ سنگی هەردووکمان نا دوو دڵ مەبە گیانی من لە دنیایەکی بێدڵیدا یەک دڵ زۆریشا پێی بژین. هەڵبەت لە ڕووی شعر و ڕۆمانسێت و خۆشەویستیەوەات لێ کات کە جیا لە هەموو ڕێکارەکان و جیا لە هەموو ڕێنمایەکان بیر بکەیتەوە بۆیە و خاتونەش شارەکەی وا لێ کردووە کە بە بێدڵ و بەبێ هەناسە بژی ئەمە لە ڕووی خۆشەویستیەوە هەڵبەت ئەگینە لە ڕاستیان ناتوانین هەرچەندە ئەمڕۆ کارەکانی ژنان ئەو سەرنجڕاکێشی ژنان بوو کە پرۆگرامەکەی زیاتر ڕازاوە کرد بەو هیواین کە کاتێکی خۆشتان لەگەڵا بردبێتە سەر و هەمیشە پرۆگرامی ڕۆژ باش هیوا بەخش بێت بۆ ئێوەی بینەر و بیسەر. بەڵێ بۆ هیوایی کە بە زووترین کات کۆرۆنا کۆتایی پێبێت و هەموو دڵەکان بە یەک بگەن و هەموو هەناسەکان لە بەرامبەر یەکتریا هەناسە هەڵمژن و لەزەت و چێژ بەرن لە پێکەوە بوون بە یەکەوە. ئەم ڕۆژ پرۆگراممان کۆتایی پێهێنا و هیوادارین کە بەدڵتان بوو بێت سبەینێ لە هەمان کات و لە هەمان شوێن دەینەوە دیدارتان و تاسبینێ بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.